ئێمە بە عنوانی مامۆستای هونەر کە پێشتر شاگردی خانم مامقادری بووین هاتوین یارمەتیەکی منداڵەکانی بانووی هونەر بدەین بە دەرمۆردی پاراستنی ژینگە و بحرانی دەریاچەی ڕزایە دەریاچەی ورمێ ئەحساساتی خۆمان دەرببڕین کە بەرەو ئیشک بوونە زۆرێک لە پەرەندە و مەوجوداتی زیندەی لە بین دەچێت چێها مشکلی هەیە کە بۆ ئەمە قابلی جوبران نییە ئیشک بوونی و دەریاچەی فقط دەریاچەکە ئیشک نابێ زۆر کەسی دیکە پێوەی ئیشک دەبن ئەو لای بدەم بەوان تەواوە ئەوڕۆ ئەمە خۆبەوە دیارە زەوی بەرەو گەرمبوون دەڕوە و هەموو شتێک لە خەتەردایە بەشەری بە تەماحیش زۆر شتی نەهێشتوێتەوە لە دارستانەکان لە ئاو لە ئاسمان لە نێو زەوی دڵی زەوی تەواوی ناوەندەکان دەبێت دەست بدەنە دەستی یەکتری هەموو ڕۆژێوە بیرهێنانەوە یەکمان لەو سەرەوەی هەبێ کە ئەمە نەفەسمان بە نەفەسی ئەو زەویەی وەسڵە نەفەسی لێ ببڕین نەفەس لە خۆمان بڕاوە ئەوەش دەبێت لە بۆ بەرەی داهاتوو بیان ئاملێنین کە بپارێزن ئەو ڕۆکانی هاتوونێرە بە ئام دەستە جەمعی نەقاشی بچێشینەوە وێنە بچێشینەوە لە سەروەی کە وەبیر بێنینەوە یەکدانە هەنگاو بێ لە سەروەی کە خەریکە ئاو خەلاص دەبێ خەریکە دارستانەکان خەلاص دەبن خەریکە زۆر شت لە ناو دەچێوە دەبێ بیپارێزین بە دڵ و بەجێ مجموعی بانووی هونەردا چونکە دەگەڵ ئەنواعی مەشاغل و ئەنواعی مەهارەت ئاشنا دەبن زۆر ڕاحەتر دەتوانن تەسمیم بگرن دەبوون دەتێوەیەک ساڵەیدا هەربارەی لەسەر مەهارەتێکی کارکراوە هەربارەی لە فەزایەکی تەبیعی کارکراوە و هەر جارەی لە کارگایەک مەشاغلێک شتێکیان پێ معرفی کردراوە پێیجێکمان هەیە بە نێوی کودەکانی بانووی هونەر لە تەریقە و فیلم و تەبلیغاتانێک کە دایدێنێن خانمەکان خەبەردار دەبن بە سەپتنامی منداڵەکانیان دەکەن موضوعی هاوینی ئەو ساڵمان دەرمۆردی ژینگە پاراستن بوو پاراستنی ژینگە بۆ منداڵەکان چونکە ئەمە ئەحساسمان دەکرد کە ئەستا زۆر کەم ئەهەمیەت بۆ لە خودی مەهاباد لە قەراقسەدی مەهابادە لەو شونگە تەبیعەتانە کە دەچوین دەماندی زۆر ناحەز ڕاگیرتراوە بەو دلیلی فێری منداڵەکانمان کردو لە لەانەوە جارێک بە هونەری زەمینی لەند ئال لەسەر ئەرز چەندانەجان لەبەرمان کێشاوە کە دەرحاڵی ئینقراز نەسڵدانە و چونکە بە بەردی لەسەر ئەرزی کێشابیان و ئەحساسیان دەکرد یەک فوسیلە لەو حەیوانی دەرحاڵێکدا ئەو منداڵە پێمان کۆ دەگوت پێت خۆشەگە ئەو حەیوانە زیندوو بێ بە ڕەنگ و بە دەنگ یا ئەوەی کە فوسیلێکی ئیشک بێ لەسەر ئەرزی وەختێک بخۆی دێشێشاوە جوان ئەوەی لەمس دەکرد حسی دەکرد کە دەبێ ئاگای لێبێ سێرێک پردومان بۆ تاڵاویکانی بەرازان بۆ دیتنی باڵندەکانی وێ کە بجا ئەو جوانی و هەمووتەنەوەی و باڵندانە ببینن ئەو سێرش هاتوون تێرێک نەقاشی هەمەگانی زۆرتر بە خاتری گۆمی ورمیە کە لە حاڵی ویشە بووکدایە